لەسەر پرسی جمهورجوڵەکانی ترۆریستانی داعش بە تایبەت لەو ناوچانەی کە لە دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانن دەزانین کە چەند ساڵێک بەر لە ئێستا بە فەرمی نەمان و لە ناوچۆنی گروپی ترۆریستی داعش لە ناو عێراقدا بە کۆتایی هات ڕاگەێنرا، بەڵام هێشتا شانە نووسۆکانیان و ناو بەناو لە بشێک لە ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستاندا جموجوڵی نوێی ترۆریستانی داعش دەبیندرێت و دەبیسترێت. لەسەرم بابەتە و هەروەها ڕەوشی ئەمنی ئەو ناوچانە ڕاستەخۆ بەڕێز عامر شوانی کە بەڕێزیان و تەبێژی بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووکن ڕاستەخۆ لا کەرکووکەوە میوانی ئێمە دەبن. کاک عامر زۆر سپاس بۆ ئامادەبوون. چەند ڕۆژێک کە جموجوڵی داعش دەبینین هەم لە کەرکووک هەم لە دەرەوە و پارێزگاکانی دیکەی ئەو ناوچانەی لە دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانن. لە ئێستادا ڕۆشی ئەمنی ئەو ناوچانە چۆنە؟ ئەم جموجوڵە نوێیانی داعش بۆچی دەگەڕێتەوە کارەکەی؟ بەڵێ سەرەتا سڵاو لە ئێوەش و لە هەموو بینەرانی کەناڵی کورد سات. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک کاری ئێمە زیاتر کارێکی ئەمنیە لە ناو شاری کەرکووک. کاری تیرۆریستی ئەوانی کەوا دەبیندرێ لە دەوروبەری شاری کەرکووک بەڕاستی ئێستا لە زۆر بارێکی نزمدایە، بەڵام لەبەرەوەی کەرکووک سنوورە لەگەڵ دووسخورمات و دووسخورماتوی زۆربەی لەلایەنی خەڵکوا دەزانێت دووسخورمات و لەسەر ئێمەیە لەسەر کەرکووکە، بەڵام دووسخورمات و لەسەر پارێزگاری سەلاحەدینە تکریت. لە دەوروبەری کەرکووک ئێستا ئارامە. جموجۆڵی داعش ڕاستە هەیە لە بینی فەرەغە ئەمنیەکانە زیاتر ئەو شۆنانەیەکەوە هێزی پێشمەرگە و هێزی پۆلیسی فدرالی یاخود سوپای عێراقی لێ نییە. ئەوەش دەگەڕێتەوە بارودۆخی سیاسەکە تا ڕادەیەک ئەو ناوچانە زیاتر کە سوپای عێراقی لێنە هێزی پێشمەرگە. بەڵێ ئەوانەی کەوایسە بگرین لە ناحیەی سەرگەڕانەوە و ئەگە سوڕێتەوە بەرەو بڵین شاخی قەرەچۆخ و ئەو ناوانە ئەو شۆنانە هەمووی ئێستا بەتاڵە، نە سوپای لێیە و نە پێشمەرگەی لێیە، شۆنێکی سەخت شەچیایە. هەمان کاتژدا لەم لاوەش ئێمە هەمانە لە بینی ناحیەی لەیلانەوە تا ئەگەڕێتە جسری عوسمانی ئەوەی کەوا لە بینی ئێمە و دووسخورماتووە ئەو شۆنە هەمان شۆن ئێستاکەوە جموجۆڵی داعشی لێیە. ئێستا و دژە تیرۆری عێراقی لەوێ هەڵمەتێکی هەیە لە دووسخورمات و ئەو شۆنانەی گردوێتەوە. ئەو شۆنانە بەتاڵیەکە بۆشیەکە لە بینی ئێمە و لە بینی سنوورەکانی هەرێمی کوردستان پێویستە بە پڕبوونەوەی تا ئەو جموجۆڵە نەمێنێ. پێش مودەیەک ئێمە چەند کارە تیرۆریستی کرا لەو شۆنانە و توانیمانە تا ڕادەیەک هەڵمەتێک بکەین، بەڵام وەکو کاری پێویست نییە. دەبێ ئەو سنوورانە یەک بخرێنەوە بە پێشمەرگە بێ یاخود بە سوپا بێ یاخود بە پۆلیسی فدرالی بێ، ئەبێ ئەو فەراغە نەمێنێ. باشە کاک عامەر، زیاتر و کردەوە تیرۆریستیانی کە تیرۆریستانی داعش لەو ناوچانی کە باس لێەوە کرد بۆشایی ئەمنی هەیە لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگەیە، زیاتر کێ دەکەنە ئامانج و ئامانج و مەبەست و ئەجندای کارەکانی ئێستای تیرۆریستانی داعش کێ دەگرێتەوە و چی دەگرێتەوە؟ بەڵێ یەکەمی ئەو گوندانەی لەوێن ئەوە یەکەم زەرمەندن لەو کارەدا. دەبینین ڕۆژانە دەچنە سەر ماڵەکان یاخود دەچنە سەر خەڵکی ئەوانەی کەوا دەستیان بکەوێت داوای خواردن بکەن یاخود خەڵکی بڕفێنن یاخود کارێکی تێرۆریستی بکەن. هەرچی کەسێک دەوێت بێ هێزێکی ئەمنی بێ بەسیت لەو ناوە یاخود خەڵکانێکە ڕەتە بن لێەوە، ئەوانە زیاترەکەنە ئامانج. کاری تیرۆریستی ئەوە نییە بێ محەدەد بێ بە نەتەوەیەک و یاخود بە تائیفێک هەرچیان دەست بکەوێت ئەوان ئەیکەنە ئامانج لەبەرەوەی مان و نەمانیان لەسەر ئەو شتانەیە، لەبەرەوەی ئەو لە شۆنانە ژیان نییە، محاولە ئەکەن لە ڕێگای ئەو خەڵکە و ئەو گوندانەوە خۆیان بژێنن. ئەمە شوای کردو ئەو کارە و خەڵکەی ئەوێ زەرمەند بێ زیاتر. باشە لە ڕووی هیز و توانایانەوە، توانایی هەم لۆجیستی هەم مرۆیی و ئەو شانە نووسوانی کە بوونیان هەیە باسی لێەوە کرد زیاتر لە سەلاحەدین و لە خوڕماتۆ هاوسنوورە لەگەڵ کەرکووکە دێنە ناو کەرکووکەوە. هێزیان چۆنە ئێستا تیرۆریستانی داعش؟ مەترسین بۆ ئەمنیەتی کەرکووک و دەرەوەی کەرکووکیش؟ تیرۆریستانی داعش لە کاتی قووەتیانە ئەو ترسێ نەبوو لەسەر شاری کەرکووک. ئێستاکە
کار دەکەن وەکو گروپێکی تیرۆریستی کار ناکەن ئێستا وەکو چەتەکانی داعش کار دەکەن ئێمەش بۆیە ناومان ناوەدە زۆربەی نووسراوەکانمانە چەتەکانی داعش زەفەرە بن بە شۆنێکە یاکو بە خەڵکانێکە کەەوە کەم بن لەو شۆنە سێرەکەی نەفرێ دوو نەفرە ئەمانش هەڵەکوتنە سەریان ئەو تواناییان نەماوە نە لە ڕووی چەکەوە نە ڕووی سیارەوە نە ڕووی پارەوە لە هیچ شتێکەوە هینیان نەماوە بەڵام وەکو کار دەکەن وەکو ئاماژەمان پێکرۆکو چەتەکان کار دەکەن ئەوەش ڕۆژانە لیان دەکوژرێ یاخود بە فڕۆکەوانە بێ یاخود بە گردنیان بێ یاخود بە لێدانیان بێ ڕۆژانە کۆتاییان دێ بەڵام کاری سیاسەکە ئەوەیە بەس ئەو سنوورانە ڕێک بخرێتەوە لەو بڕوای نێمە هیچی کەسێکی تیان نەمێنێ ئەو تۆ ئەو کار ئەوانش هەمووی کۆنتترۆل بکرێت باش دواتر دێمە سەر ڕێکخستنەوەی ئەو ناوچانە و پڕکردنەوەی ئەو بشایە ئەمری کە لەوێدا هەیە بەڵام بەرەوە بزانم کاگامر لە سەرەتای ئەم ساڵەوە تاکو ئێستا چەند شانەی نووسوی داعش دەستی بەسەرداگیراوە لەلایەن هێزە ئەمنیەکانی پارێزگای کەرکووکەوە و چەند تیرۆریست دەستگیر کراون وەکو ئامارێکی سەرەتاییگە لە بەردەستانە بێ چەند کوژراون چەند دەستگیر کراون و ژنیان لە نێواندا بۆ دەستگیر کراوە کوژراوەکان بەڵێ ئەوانەی کە کاری ئاماژەم پێکردکاری ئەمنی پۆلیسی کەرکووک ئەوەیە لەسەر بارودۆخی ئەمنی ناو شارەکە و لەسەر دیاردەی جەرائمی کەوا جنائیە مۆزوعی کاری تیرۆریستی زیاتر پەیوەندی هەیە بە هەواڵگریەوە پەیوەندی هەیە بە ژنی ئۆپەراسیۆنەکانی کەرکووکەوە ئەوانەش هەموو تیرۆریستانە کەونە دەرەوەی شاری کەرکووک تا ئێستاکە وەکو بێن لە ناو شاری کەرکووک نەیانتوانیوە بێن یاخود کارێکی تیرۆریستی ئەنجام بدەن ئەوانەی کەوا تێپەڕ بوونە لە بازنەکانەوە توانستویانە بێنە ناو شاری کەرکووک نزگەی 89 نەفەر زیاترمان ئێمە دەستگیر کردووە لە بازنەکان ویستیانە بێنە ناو شاری کەرکووکەوە بەو ڕێگایانە ئێمە دوانیوانە دەستگیریان کەین لە بەرەوەی داتایەکمان هەیە و توانیمانە ئەوانە دەستگیرکەین بەڵام ئەوانەی کە کوژراون یاخود ئەوانەی دەستگیر کراون لە دەرەوەی شاری کەرکووک ئەوە دەگەڕێتەوە ئامارەکەی بۆ ژووری ئۆپەراسیۆنەکانی کەرکووک باش لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ئۆپەراسیۆنی هاوبەش لە نێوان هێزی پێشمەرگە سوپای عێراقدا دروست بوو بۆ کێوماڵکردنی و ناوچانی کە گروپە تیرۆریستیەکانی داعش جەناب بێشە باس لێەوە کرد ئێوە لە ئێستادا بەوە ناویان ناهێنن بەڵکو بە چەتەکانی داعش ناویان دەهێنن ئەم کێوماڵکردنە سوودی چی بوو و لە ئێستادا کاریگەریەکانی و ئارامی بەهۆی کێوماڵکردنەکە گەڕاوەتەوە بەو ناوچانی کە کێوماڵکردن تێیدا دەستی پێکرد بەتاکید ئەو شۆنانەی کەوا پێش ماوەیەک پێش ئێستا هێزێکی مشتەرەک هەستا بوو بە پاکردنەوەی ئەو ناوچانە ئەو ناوچانە هەمووی پاکرایەوە بەڵام ئەمە دەگەڕێتەوە بۆ تا کاتێکی زۆری ئەوێتە ئەو هاوڵاتیانەوە ئەو گوندنیشتانەی ئەوانە متمانەیەکیان هەبێ بگەڕێنەوە شۆن و ڕێگای خۆیان تاکو و ئەمنیەتی ئەو شارە ئەو گوندانش بە تەواوەتی کۆنتترۆل بکرێ کاتێکی زۆری پێویستە و ئێمە کار دەکەین لەو ئیشە حتاکو تا کۆتایی ئەو خەڵکانش بگەڕێنەوە شۆنەکانی خۆیان دەوروبەری شاری کەرکووک تەنیانەت ئەو شۆنانە نەبێ بڵێن کورد نشینی نامان شۆن ئەو شۆنانێکەوە نیشتەجێبوونی نەتەوەکانی دیکەن وەکو دەبینین ئێستا لە سنوورەکانی ڕاز و حەویجە و زاب هەماشت چەندین دێهات هەیە مەترسی هەبوو لەسەری ئەوانە هەمووی ئۆپەراسیۆنی ئەنجام درا خەڵکانی ئەوانەی کەوا پەیوەندیانش هەبووە لەگەڵ گروپە تیرۆریستیەکانە لەگەڵ چەتەکانی داعشە ئەوانش پاکرانەوە دەستگیر کران ئێستاکە زۆربەی خەڵکەکە گەڕاوەتەوە بەڵام کەمێکیان ئەوانەی کەوا ماونەتەوە هۆکارەکانی ئەوەیە پەیوەندی هەیە بە ژیانی ئابووری لەو ناوچانە پەیوەندی هەیە بە ئاو بە زەرعات و شتیان تا بگەڕێنەوە سەر دێهاتەکانی خۆیان ئەوش کاتی پێویستە تاکو حکوومەت چەندی شتیان تازایان بۆ دابینەکە لە بلێنەواتێکەوە ئەگەڕێتەوە پێی دەڵێن بوونە تەحتیەکەوە بیری ئاو بێ یاخود مەشروعی ئاو بێ بگەڕێنەوە سەر ماڵ و شۆنی خۆیان باشە ئێوەکو پۆلیسی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای کەرکووک لە ئێستای دڵنیایی ئێنە ئەو گوندنشینانی ئەو ناوچوو گەڕەکانی کە چۆڵ کراون هاوڵاتیانی بەهۆی مەترسیەکانی داعشەوە ئارامی گەڕاوەتەوە بۆ ناوچانە کە هاوڵاتیان بەبێ ترس بتوان بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵ و زەویزارەکانی خۆیان
بەڵێ بە تەکید ئێمە هێزەکان کاتێک کە ئۆپەراسیۆن ئەنجامەدرێ هێزێک لەو شۆنانە دەمێنێتەوە نقطەی لێ دەکرێتەوە حراساتی لێکرێتەوە ئەو شۆنانە کە پاکەکرێتەوە بەجێ نامێنرێ بگەڕێتەوە هێزەکان بگەڕێتەوە هەمان شت چۆڵ بێتەوە ئامانس هەموو ئۆپەراسیۆنێک کاتێ ئەنجامەدرێ چەندین خاڵ و پشکنیندا ئەندرێ لە شۆنە نوێیەکان و بەپێی پلانێکی تایبەتدا و پێ پلانێکی تازەدا ئەو شۆنانە دووبارە کۆنتترۆڵەکرێتەوە و ئێمە بارودۆخی ناو شاری کەرکووک لە 100 تەمین کراوە هیچ مەترسیەک نیە لەسەر هیچ شۆنێک لە ناو شاری کەرکووک وەکو سنتەری شار دەوروبەری شاری کەرکووک دەگەڕێتەوە خەڵکی خۆی تا چەند هاوکارە لەگەڵ هێزەکانی پۆلیسە چەندێ هاوکار بێ ئەوەندە ئەو گوندانیان لە ئەمان دەبێ بەڵام ئەگەر ئەوان هاوکار نەبن و دەست بنێ لە ناو دەستی چەتەکانی داعشدا بە تەکید مەترسیانە بێ خۆیانش زەرمەند دەبن. باش کاکامر دەمێ بزانم وەکو پۆلیسی پارێزگای کەرکووک ئێوە ئۆپەراسیۆنەکانتان چۆن دەبێ یاخود لە کاتی بەهاناوچوونی هاوڵاتیان یاخود بوونی مەترسیە گومان لێکراوێک هەوڵەکانی بەڕێبەرایەتی پارێزگای کەرکووک چییە بۆ پارێزگاری لە سەلامەتی هاوڵاتیانی کەرکووک؟ بەڵێ ئێمە بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووک و بە تایبەت فەرماندەی پۆلیسی کەرکووک بەڕێزدیوە کاوەغەریب خۆی سەرپەرشتی ناو شاری کەرکووکەکە و سنتەری شارەکە دەکا کاتێک کە هەر کارێکی نەخوازراو هەبێ خۆی بە شخصی دەگەیێتە ئەو شۆنانە زۆربەی کاتەکان بە ئامادەبووی خۆی دەبێ کەوا دەبینین ئێمە بە میسالێکی بەسیتدا چەند ڕۆژێک پێشستا هەمان شت کارێک بوو هاوڵاتیەک تووشی تەقینەوەیەکی بەسیت بوو لە سیارەکە یا ڕوومانەیەکی دەستی بوو خۆی گەیشتە شۆنی ئامانجەکە ئەوە یەکەم دووەم شتوانیمان بە مودەیەکی کەم ئەو کارە کەشف بکەین و ئەنجامەکانی بدرێتە دادگا و هەر کارێکش دەکرێت لە ناو شاری کەرکووک ئێمە ڕۆژانە لە 20 بۆ 25 کەس زیاتر دەستگیر دەکرێن لەسەر فەرمانی دادوەر ئەوە بووکەوە حتا کودۆنێکەش دوو هاوڵاتی بوو بۆ ناخۆشییان لە گەڕێکی ڕەحیماوە 5 کەس دەستگیر کرا ئەوانەی کەوا لە شۆنی ڕووداوەکە بوون و تەقەیان کردبوو دەستگیر کران و هەمان کاتژدا درانە دادوەر بە پێی مادەی 405 لەسەر بڕگەی سویەک درانە دادوەر و دەستگیر کران ئەم کارانە هەمووی بە سەرپەرشتی بەڕێبەری پۆلیسی کەرکووک و بەڕێبەرایەتی پۆلیسی کەرکووکە لە ناو شاری کەرکووک و هیچ تا ئێستا کە هەر چیانێکی ئەگەر دزی کرابێ یاخود کوشتن بێ یاخود حالەتی ئینتیحار و ئەو شتانە بێ ئێمە ئەنجام دەرەکەنمان کەشف کردووە نەمانگەیانێتە 48 کاتژێر ئێمە دەستگیرمان کردووە و بە ئەنجامەکەیمان ڕوون کردوێتەوە بۆ خەڵک ئەوش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پۆلیسی کەرکووک توانای ئەوەی هەیە ئیدارەتی مەلەفی ئەمنی ناو شارەکە بدە. بەڕێز ئامر شوانی کە بەڕێزیان تۆبێژی بەڕێبەرایەتی پۆلیسی کەرکووکن ڕاستەوخۆ لە کەرکووک و میوانی ئێمە بووی زۆر سپاس کاک عامر بۆ تەواوی زانیاریەکانت و بۆ ئامادەبوونت.